ماشي لي زين هايدو ماشي لي زين ما وي داخل ظلمة يا رمبوس يا بوشا وي شادي وزماون جواني بتو خوشا وي سرماي زسانا ورام شودان بوشا وي سرماي زسانا ورام شودان بوشا قلا يا نارا نارا من هناري ودينم اي هنارا نارا من هناري ودينم مزور بيا بخوايل دوماسي لي زين اي دوماسي لي زين ما وي بسياري أكم ضلاعي وعرنيا وي صلابي يمرو بوشي وقدين يهنيا وي صلابي يمرو بوشي وقدين يهنيا قلاي هنارا نارا من هناري ودينم اي هنارا نارا من هناري ودينم بزور بيا بخوايل دوماسي لي زين اي دوماسي لي زين ما شربي قولي كذا وينك مبونا واتا قولم بوديا ولا خزمة وتونا ويتا روشين امرمك شان امرين انا وقورا ايتم لبير ناسيا وياري فالكشورا ويتم لبير ناسيا وياري فالكشور دي نازار نازنينا دو يقولي حياتما نازار نازنينا دو يقولي حياتما دي خطاكو مردنا وهربا تماتما ويتا روشي قمرما من هربا هيواتما ويهربا تماتما آفرين آفرين زلبان اوجيا وي فشينا شلقيا وي بالزبان اوجيا باما شباب منا وي خير باو كداجيا باما شباب منا وي خير باو كداجيا وي يشترتو خشي شان بيتا بقولها وي يشترتو خشي وي نبيتا بقولها اي بويا نايزانيا وهواي دوسود الله اي بويا نايزانيا وي هواي دوسود الله نازار نازنينا دو يقولي حياة
گوڵی حیاتمە وەی هەتاکو مردنە من هەر بە هیواتمە وەی تا دوایی مردنە چە هەر بە هیواتمە ئۆ هەر بە هیواتمە دکتۆر لە دەردی دڵە دڵم سەرسامە دکتۆر لە دەردی دڵە دڵم سەرسامە ئەرە برینی داڵم هێندە باسۆیە تۆ چارەی نەکەی دڵە دکتۆر درۆیە تۆ چارەی نەکەی دڵە هەمووی درۆیە قرارم نییە نەخەونە خۆراک دڵە نازانم چییە نەخەونە خۆراک دڵە نازانم چییە دەیارەمم نییە شەوە دابایان ئارامم نییە شەوە دابایان مەرگت نەبینم دڵە دوو خاتر قورعانە مەرگت نەبینم دڵە دوو خاتر قورعانە زۆر سپاس دەنگە خۆش بێ یەخوا دەنگە هەناوزێ بوو زۆر باشە هەڵپەڕین بۆیە ئەڵێ نەڵەن هەڵپەڕین یەکێک لەو سەمانەیە کە بەڕاستی هەم جوانی خۆی هەیە هەم واشە لێ کات کە گڕوتینێکی زۆر باش پێەیە جا لەگەڵ ئێمە کۆمەڵێک لەو کەسانش کە هاتبوون نە ئێرە هاتبوون هەر هەمویان ڕیزی هەڵپەڕکیان بەست بوو هەڵەپەڕان لەگەڵمان لەشی هەمووی ساخ بێ لاانێ ئێوەش لە ماڵەوە هەر نەبێ لە شوێنی خۆتانەوە یان شانێکتان بادابێ یان بە یەکەوە هەستا بێت دەستمان پێکرد بەکەم بوونەکە بەڵام بەگەڵ گفتوکانیشمان بەردەوام بین لەگەڵ چین و لای کاگڕژین ئەبینی لەوەی کە خەڵکێکی زۆری تە بەرەبەر ڕوەکاتێ ئەم سەیرانگە ئێوە وەکو گەشت و گوزار پلانەکانی خۆتان چی بووە کە لەم ڕۆیە بە شێوەیەکی باش بەڕێوە بچێت ئێمە گرنگترین شت ئەوە بووە لە پرۆژەکانمانە ئەو بابەتانەی پەیوەندی بە خزمەتگوزاری ئەو گەشتیارانەوە کە ڕۆکەنە سنوورەکەمان ئامادەکاری تەواویتیا بکەین و پرۆژەکانمان بە شێوەیە بێ گەشتیاران ڕازی بن لیان بە خۆشحاڵیەوە وەک گوتن پرۆژەکانمان بە تەواوی ئامادەن بڕووی گەشتیارانە و وەکو ئەشبینی گەشتیاران بە ئاسوودەیی ئیتر وردە پەیتا ڕۆکەنە سنووری شوێنە گەشتیارەکانمان تاوەکو لای نیوەڕۆ ئەبینی شوێنەکانمان بە قەرەباڵغێکی زیاترەوە بینگرێت. جا من پێش ئەوەی کە بڕێن لای بەرهەمەکەی کاگیادگار باسی نەوڕاستەکانم کرد و کۆمەڵێک لێرە بابەت هەیە کە سروشتیە هەر خوددادادیە تا چەند ئەمانە سوودیان لێ وەرگیراوە بۆ سەرنجڕاکێشترکردنی شوێنەکە بەلای گەشتیارەوە. بە سوپاسەوە لە چەند ساڵی ڕابردووە ئێمە چەند زیرێکمان هەیە لە ناو دەریاچەی دوکان کە تایبەتە بە نیشتیمانی ئەو نەورەسانە کە ساڵانە ڕوویتەیەکەن و لەوێ زاوزەیەکەن و زیادەکەن. پۆلیسی دارستان لە ساڵانی ڕابردووە هاوکار بوون بۆی کە بتوانرێت لە ناوچوون و لە ڕاوکردن بپارێزرێن و ئەمە ژوای کردو ڕێژەیەکی زۆر لە نەورەسەکان لە دەریاچەی دوکانە بوونیان هەبێەوە چەند شوێنێکی تایبەتیان هەیە ساڵانە گەشتیارێکی زۆر ڕۆکاتە ئەو ناوچانە بۆ بینینی دیمەنەکانیان و ئاکات چێژێکی تایبەت بینی کاچیتە ئەو شوێنانەی کە نەورەسەکانی لێ زیاتر بەدەورتەوە نزیگە بنەوە لێتان و بەچکەکانیان لەوێن هێلکەکانیان لەوێن ینی دیمەنێکە زۆر سەرنجڕاکێشە و بەڵام بەداخەوە لە ساڵانی ڕابردووە کە پێشتر پۆلیسی دارستان وەکو ئێستا ئەو جوودەی نەبووە کۆمەڵی خەڵک کە نابەرپرسانە چۆتە ناو ئەو نیشتیمانەوە هێلکەکانیان شکانون و بەچکەکانیان پاکردوونەوە بەڵام ئێستا زۆر باشە لە ئاستێکی وایە کە گەشتیاران بتوان سوودی لێ وەرگرن و زۆر نزیک نابنەوە لیان چکە هەم پۆلیسی دارستان و هەم ئەو خەڵکانەی کە لەوێن ڕێنماییان دەکەن کە نزیک نەبنەوە و نیشتیمانەکان لێ نەشێنن. کاگڕێژین لەگەڵەوەی کە ئەبینی لە هاوینە هەواری دوکان ئەم کەپرانە لەم بەری ئاوەکە لەو بەری ئاوەکە شۆهان هەر بەش جیاکراوەتەوە
ئێوەکو گەشت و گوزار تا چەند هەوڵتان ناوە بۆ نمونە کۆمەڵە لەو بابەتانەی کە پێویستە بۆ سەیران کرد بۆ نمونە زەرفی خۆڵە بۆ نمونە کۆمەڵە پێداویستیەکە ئەو کەسانی ئێرە بەڕێوە بن لە سەڵی خۆڵ و لە دابیکردنی کۆمەڵە شوێنی تایبەتە بۆ هاوڵاتیان ئەمانە تا چەند هەوڵی بۆدراوە بەسپاسەوە سەرجەم پرۆژەکان شوێنی تایبەتیان بە خۆڵ و خاشاک هەیە و بەسپاسەوە شارەوانی دوکانیش لە ڕێگەی کۆمپانیای خۆڵ و خاشاکەوە بەردەوام لە بابەتی ژینگەیە چاودێرە و هەم پاکەرەوەی شوێنە گەشتیارەکانە مەسپاسیانەکەین و لەگەڵەوەش ئێمە ئەمڕۆ تیمی تایبەتمان هەیە بە پێدانی زەرفی خۆڵ بە ئەو هاونیشتمان و گەشتیارانەی کە ڕۆکەنە سنوورەکەمان تاوەکو هەر هیچ نەبێ وەکو پامێک بێ لە ڕۆژینگەیەکەوە بتوانن ئەو پاژماوانەی کە لایەنە بیکەنە ناو زەرفی خۆڵەکە و هاوکارێک بن بۆ کۆمپانیای خۆڵ و خاشاک تا زیاتر مادوو نەبن پێوەی دەستەکانی خۆشبێ ڕێژین زۆر زۆر سپاس بۆ تۆ ئێمە زۆر خۆشحاڵ بینم بەیانەیە کە لای ئێمە بووی سپاس بۆ ئامادەبوونێ بە هیوای ئەوەی کە بتوانین زیاتر ئەمڕۆ خزمەت بە هاوڵاتیان بگا لە ڕێگەی ئەوەی کەیەوە پلانتان بۆ دانەوە دەستان خۆش زۆر سپاس فەرموو تۆ لەوانەی ئەرکێکتە بێت زۆر زۆر بەخێر زۆر زۆر خۆشحاڵ زۆر سپاس چینۆ لای کاریادگار ئەو خەڵکە چاوەڕێمانەکە و لەو لاشۆ چاوەڕێمانەکەن ئەگە بەرهەمێکی کە ئامادە بێت سەرشاخان نەرمە لە دەوری بازەیە هەروە کەوی سەرشاخان نەرمە لە دەوری بازەیە خانە بەنەوزێ بەنەوزێ گوڵە بەنەوزێ ئاکچە خانە بەنەوزێ یان بە تەیارێژەیە یان بە ماشینی گازێ هەروە کەوی سەرشاخان نەرمە لە دەوری بازێ هەروە کەوی سەرشاخان نەرمە لە دەوری بازێ لەبەرخۆفی خوانە بێ بۆ یەکرم جومعە و شەمە لەبەرخۆفی خوانە بێ بۆ یەکرم جومعە و شەمە دەی بەنەوزێ گوڵە بەنەوزێ ئاکچە خانە بەنەوزێ بەنەوزێ گوڵە بەنەوزێ ئاکچە خانە بەنەوزێ یان بە تەیارێژەیە یان بە ماشینی گازێ هەروە کەوی سەرشاخان نەرمە لە دەوری بازێ هەروە کەوی سەرشاخان نەرمە لە دەوری بازێ
ماشینی گازا هەموو ڕۆژێ عەزرانێتە بەردەم دەروازە لەبەر ئەو لێوەی ئەمرم سوورە وەکو گێلاسە لەبەر ئەو لێوەی ئەمرم سوورە وەکو گێلاسە دەی بنەوزێ گوڵە بەنەوزێ ئاکسەخانە بنەوزێ بنەوزێ گوڵە بنەوزێ ئاکسەخانە بنەوزێ یان بە تەیارەی جەنگێ یان بە ماشینی گازێ هەروەکەوی سەر شاخان نەرمە لە دەوری بازێ هەروەکەوی سەر شاخان نەرمە لە دەوری بازێ دڵ ناتوانێ هەڵفڕێ هەردوو باڵی شگاوە دێ لایدا فڕێدا باوی عەبانە ماوە لایدا فڕێدا باوی عەبانە ماوە جلی کوردی جوانە شۆڕە و پەسەندگراوە جلی کوردی جوانە شۆڕە و پەسەندگراوەیە هەسکەمینیە ئێران و ئێرا گەڕام جوانی ئاوای لێنیە ئێران و ئێرا گەڕام جوانی ئاوای لێنیە دەی لایدا فڕێدا باوی عەبانە ماوە لایدا فڕێدا باوی عەبانە ماوە جلی کوردی جوانە شۆڕە و پەسەندگراوە جلی کوردی جوانە شۆڕە و پەسەندگراوەیە چاوەکانی بۆ کاڕە دەجەینە سەر لە بەیانینە هەمووی بە قوربانە مەستی چاوانینە هەمووی بە قوربانە مەستی چاوانینە عشای کەواکەینە دووبەی وا لە ژێرە عشای کەواکەینە هیچی دەرنەسیەینە غەیر باڵاکەینە لەم ژێر کەواکەینە تووشر دیارەینە یا زەردە بەیەینە یاخود هەنارەینە یا زەردە بەیەینە یاخود هەنارەی گوڵە خانمی مەزەدارە دوارە لە گوێیایە خانمی مەزەدارە دوارە لە گوێیایە پرسیارەی نییە ماڵ لە گوێیایە پرسیارەی نییە ماڵ لە گوێیایە
خوا دەنگە ناوزە کاک ئاراس زۆر زۆر سپاس میوانی ئازیزمان زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن ئێمە هەتاکو لە خوارە بووین لە نێو کۆمەڵک لە ئازیزانە بووین بۆ ئەوەی کە لەگەڵ ئەوانە ئێمەش ئەم ڕۆژە جوانە بەڕێ بکەین تۆ عزیز کێشی سەرکە ئەگە هەل لە لای ڕاستی خۆتەوە بێ بەو بەڕێز لە لای چەپی خۆتەوە لەگەڵیان ئێمە خەریبووی هەڵەپەڕین کۆمەڵک میوانی ئازیزیشمان بۆ هاتووە ئێستا لە لامان ئامادەی جا گوێمان لە دەنگی خۆشی کاگیادگارەوە بوو بای سەبچینە لای میوانە ئازیزەکانمان زۆر بەخێراتنی بەڕێستانەکەین زۆر زۆر سپاس بەو کاتتان جەژنتان لێ پیرۆز بجا ئەگەر ئازیز کێشن جەژنە پیرۆزەی خۆتان بکەن من پیرۆزبایی بە وەنەی نەورۆز و ساڵی نوێی کوردیەوە پیرۆزبایی لە تەواوی گەلی کوردستانەکەم و لە سەرجەمە و گەشتیارانی کە ڕۆکە نەسنوورەکە و لە تەواوی قەزاوی دوکان و ناحەکانی هیوادارم ساتەکانی جەژن بە خۆشی سادەکانی سەری ساڵی نوێی کوردی بە خۆشی بەڕێ بکەن دوور لە هەر کێشە و گرفت و ناخۆشیەک زۆر بەخێر بێ کاسیمان سەرحەت زۆر سپاسان قامی دوکان زۆر خۆشحاڵ بووین من پێم خۆشە باسی شۆمان بۆ بکەی لە ڕووی ئامادەکاریەکانەوە لە ڕێی ئەوەی کە چۆن خۆتان ئامادە کردووە پێشوازی لەو هەموو میوانە بکەن کە ڕۆکاتە دوکان خۆتان نەزانن قەزای دوکان ناوچەیەکی گەشتیاری لە ئاستی هەرێم و عێراقا ساڵانە لە هەرێمی کوردستان و ناوچە جاجیەکان و لە ناوەند و باشووری عێراقیشەوە ژمارەیەکی زۆر گەشتیار ڕۆکەنە سنوورەکە ئێمە وەکو ئیداری قەزای دوکان پێشوەختە ئامادەکاریەکەین بۆ پێشوازی لە گەشتیاران ئەم ساڵیش وەکو لیژنەی ئەمنی قەزای دوکان و وەکو فەرمانگە ئەمنی خزمە گوزارەکان ئامادەی تەواومان کردو بۆی پێشوازی لە گەشتیارەکەین لە ئێستادا ئێمە لە سعات 6:30 بەیانیەوە سەرجەمی هێزە ئەمنیەکانمان هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە پۆلیسی هاتوچۆ پۆلیسی دارستان و ژینگە بەرگری شارستانی پۆلیسی ناوخۆ هەمویان لە ئەرکدان سەر ڕای جەژن و گەشت و سەیران ئەوان لە خۆشیەکانی خۆیان گرتووە ئێستا لە ئەرکدان بۆ خزمەتی هاوڵاتیان و پاراستنی کەشی ئارامی ئەم ناوچەیە لەگەڵ ئەوەشدا تیمەکانمان لیژنەی هاوبەشی قایم قامێت تیمەکانی گەشت و گوزار تیمەکانی شارەوانی هەمویان لە ئەرکدان بۆ خزمەتکردنی ئەو گەشتیارانەی کە ڕوەکەنە سنوورەکە تیمەکانی لیژنەی هاوبەشی قایم قامێت لەگەڵ گەشت و گوزاری چاودێری بازاڕ و شوێنە گەشتیارەکانەکەن بۆی بزانن تا چەندێ پابندی ئەو ڕێنمانە بوون کە ئێمەمان دابین کردوون بۆمان دیاری کردوون و هەر کەسێک سەرپێچی بکات لە قۆڕخکردنی بازار لە یاریکردنی بە سعر و لە پرۆژەکان لە ناو بازار ئەمانە هەمووی لێ پێچینەوەیان لەگەڵاکرێ و ئیجراعاتی یاساییان لەگەڵاکرێت من جێگەی خۆشێتی ئاماژە بۆ بم لە هەمان کاتیشە ئێمە تیمەکانی تەندروستی ئەم ئامادەکاریانە بە هەمانگی لەگەڵ هێزەکانی ئاسایشی ناوخۆ لە سلێمانی و لە هەمان کاتژیا تیمە تەندروستیەکانمان ئێستا لە ئەرکدان لەگەڵ بە هەمانگی لەگەڵ تیمی 122 سلێمانی و تیمێکی کلینیکی قەیوان کە ئێستا لەگەڵمانە لەگەڵ تیمەکانی تەندروستیدان لەوە تیمی فڕۆکەوانی سلێمانی بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرەتی هاتووە ئەمانە هەمووی لە حاڵەتی ئامادەباشیان و ئێمەش خۆمان ڕاستەخۆ چاودێری بارودۆخەکەن بۆی بتوانین کەشێکی ئارام و جێوێکی خۆش بۆ گەشتیاران فراهم بکەین سڵاو لە بەڕێستان پێمان خۆشە تۆش پەیامی خۆت بڵێیت و ئێوە وەکو سەرۆکی شارەوانی دوکان ئامادەکاریەکانی ئێوە چی بووە بۆ ئەمڕۆ بەڵێ پیرۆزبایی جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردی لە تەواوی گەلی کوردستانەکەم هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی و یەکڕێزی و تەبایی بۆ گەلەکەمان و هاوڵاتیان و گەشتیاران گەشتێکی ئارام و بەخۆشی بکەن دیارە ئێمەش وەکو سەرۆکایەتی شارەوایی دوکان لەگەڵ ئیداری قەزای دوکان بە هەماهەنگی ساڵانە پلانی پێویستدانین بۆ پێشوازی لە هاوڵاتیان و گەشتیاران کە ڕوەکەنە سنوورەکەمان ئەوەندەی پەیوەندی بە شارەوانیەوە هەبێ کە هێزە ناوخۆیەکان و هێزگانی وەزارەتی ناوخۆ بە سپاسەوە کارەکانی خۆیانەکەن بە سەرپرسی بەڕێز قایمقامی قەزای دوکان ئێمەش وەکو شارەوانی بەشێ لە ئەرکەکانمان لەمڕۆ دەست پێیەکە ئەویش پێشوازی لە هاوڵاتیانە و کۆکردنەوەی ئەو خۆڵ و خاشاک و پاژماوەی هاوڵاتیانەیە کە ڕوو لە سنوورەکەمان دەکەن لەگەڵ کەمکردنەوەی ئیسیحامی سەر شەقامەکان ئێمە پلانەکەمان دەست پێەکەین و دەستەکەین بە پاکنەوەی شەقام و شوێنە گشتیەکان و لە خزمەت هاوڵاتیان دابین دەستا خۆش بێ سپاس بۆیەوە ئێمە بێگومان پێش نەورۆزیش لە پرۆگرامەکەی خۆمانەوە لە دەستگای میدیای کورساتەوە هەمیشە ئەومان دووپات کردێتەوە ئێمە وەکو هاوڵاتیان ئەبێ هاوکاری ئەمان بین چکە
کە هاتوینە تام سەیرانگەیانە ئەمە شوێنی ئێمەم هەفتەیە بەجێڵ هەفتەیەکە کەس و کارمانێت تێرە بۆیە کاتان لەکەین لە دوای خۆتان هەرچی پاژماوەیە بیخەنە زەرفی تایبەتەوە لەگەڵ خۆتانە ئەگەر توانیتان بیبەنە شوێنی مەبەستداینێن هیچ شتێک بەجێ مێڵن چونکە دوجار ژینگەکەی خۆمان پیسە بێ بە هیوای ئەوەی کە هەمومان ئەم هۆشیاریەمان هەبێ تاوەکو ئاگامان لەم ژینگە جوانە بێ کە هەمانە و توانین بە شێوەیەکی باش بیپارێزین دەستی ئێوەش چین لای کاک بەرەم ئەگەر مایکەکەی بێتێ کاک بەرەم سڵاو لێبێ بەیانی باش بەینتان باش زۆر سپاس پێمان خۆشە پیرۆزبایی خۆش بکەیت و ئێوە وەکو هاتوچۆ چۆن ئامادەکاریەکانتان کردووە بەڵێ پیرۆزبایی سەری ساڵی کوردی و جەژنی نەورۆز لە شاشە ڕەنگینەکەی کورسات و لە تەواوی بینەران و لە تەواوی کارمەندانی هێزەکانی ناوخۆ کە لە ئەرکدان وازیان لە خۆشەکانیان هێناوە ئەمڕۆ لەسەر شەقامان بەڵێ ئێمەش وەک بەشێک لە هێزەکانی ئاسایشی ناوخۆ بە هامەنجی لەگەڵ هێزەکانی تر و قایم قامێتی قەزایەک دوکان و بەڕێوەبەرایەتیان سوی پارێزگای سلێمانی ئامادەکاریی تەواومان کردو بۆ ڕێخستنی هاتوچۆ لە تەواوی شەقام و شارڕێگاکانی سنوورەکە چونکە دوکان تایبەتمەندێکی خۆی هەیە سیمبولی گەشتیاریە زۆربەی گەشتیاریان لە ناوچە کوردستانیەکان و لە باشوور و ناوەڕاستی عێراق و بگرە لە وڵاتانی دەوروبەریشەوە ڕوویتیەکان ئەمەوە کاقەتیز بوون و لۆدێکی و زۆر لەسەر شەقام و شارڕێگاکانی هەبێ بۆ ئەم بەستێمە ڕێخستنێکی تەواومان کردووە لە سەرجەم سنوورەکە کارمەندانی هاتوچۆ ئۆتۆمبیلی هاتوچۆ ئەوانەی پێویستن بۆ ڕێخستنی هاتوچۆ تەواجدێکی باشیان هەیە بۆ یارمەتیدان و ڕێنماییکردنی هاوڵاتیان و گەشتیاریان بۆ ئەوی بە سەلامەتی بگەنە شوێنە گەشتیاریەکان ئێمە لە ڕێگەی تیمەکانی هاتوچۆ چاودێریی باشی شارڕێگا و شەقامەکانەکەین و کامێرەکانمان لە ئێستایان بۆ چاودێریکردنی شەقامەکان و لە ڕێگەی تیمی فڕۆکاوانیەوە هەم چاودێری شەقامەکان هەم کار ئاسانیەکەین بۆ کارمەندانی هاتوچۆ ئەگەر لە شوێنێکە لۆ دوو قەتیزبوونیە کە بێ بتوانین چارەسەری بکەین و یارمەتی گەشتیاران بدەین دەستان خۆش بێ سپاس بۆیەوە ماندوو نەبن بە هیوای ئەوەی کە ئێوە هەمیشە لە خزمەت هابوون وە هاوڵاتیانیش لەسەر ڕێنمایەکانی ئێوە بتوانن شۆفێری بکەن و بتوانن شەقامەکان قەرەباڵغی پێوە دیار نەبێ هەم لە هاتنیانە و لە ڕۆشنەوە شابتوانین ئاگامان لە خۆمان بێت و پەلەپەل نەکەین و بۆی گرفت بووە دروست نەکەین سپاس بۆ ئێوە زۆر زۆر خۆشحاڵ بووین کەوە ئامادە بوون کاک سیروان جان گیان کاک بەرەم جان دەستان خۆش بێ زۆر زۆر سپاس هێمە بەردەوامە بین باڵێ بێگومان با بچینە لای کاک ئاراس مایکەکە ئەگەر بەلاتەوە بێ کاک یادگار من ئەو ناوەم گۆڕیوە ئەمڕۆ زۆر داوای لێبردنەکەم کاک یادگارگیان ئەگەر جەنابەت مایکەکەت ئەگەر هەر ئازێت کێشی لە باشە کاک یادگارگیان ئەگەر ئازێت کێشی باسێکی ئەوەمان بۆ بکەی جەنابیشت تەبعەن قسەی هۆنەرمەندان جێگەی خۆیە ئێستا کۆمەڵک لە ئازیزان لێرە دانیشتبوون باسی ئەوەیان کرد ئەمان بە بەردەوامی لە ئیش و کاران و سەرقاڵی ئامادەکاریەکان بوون و تەنانەت بەم ڕۆژەوە هەر ئەوان لە ئەرکان بۆەوەی کە ڕۆژێکی باش و جژنێکی باش بەڕێ بکرێن هەڵ جەنابەت چی ئەڵێ با هاوڵاتیان ببینەڕێنی ئێمە بۆی کە ئەوان چی بکەن لەم ڕۆژە کە ئەوە نەهیلاکی بۆ ئەمە بەجێ نەهێڵن بەڵام من پێشووتریش ئارزم کردی بەڕاستی ژینکە پارێسی خۆتەزانی خاص ئەو ئینسانانەی کە هێنە دەرەوە بۆ سەفرا و عیلە بەڕێزانە خۆشەویستن ببرە زۆر پەیامەکەت نەگەیە من بە حکومەی تۆزە دوورین لە یەکەوە ئەوەندە حاڵی باسیەوەت کرد کە خەڵک وشیار من لەوەی کە شوێن و بان و ینی لەو شوێ جێگەی کە دانیشون لێ تۆزێک پاک و خاوێنی بپارێزن ئەوە حاڵی بووم بە هیوای ئەوەی کە هەموو کات ئەو وشەمان دووبارە کردوەوە ینی تەنەها بەرنامە تایبەت کراوە بە حکمی ئەوەی کە ئەو خەڵکە بەڕێزەی ئەچێتە دەرەوە ئاگای لە جێگەکە بێ ئاگای لە ژینگەکە بێ بەڵام لای خۆمان هەر ماوین بگەینەوە ئاستەی کە خۆمان نەک ئەوەی پێمان بوترێ دیان بەو ڕاستیامەیە کە پەرۆشی جێگەکە بین جاگەرە خۆشمان نییە ئێمە بێوە ئاگاداری ئەوەش بین کە ئەم ساڵ گەشتیارێکی زۆریش ڕووی کردوتە ناوچەکەمان ینی ئەگەر ئێمە خۆمان شوێنەکەی خۆمان نەپارێزین گەشتیارەکەش چاو لێمە گاریش نایپارێزێ بەڵام ئەگەر من پاراستم و شتەکەی خۆم کۆ کردەوە گەشتیارەکانیش ئەتوانن شتەکانیان کۆ بێگومان لای بەرهەمێکی دیکەی کاگیادگار باگوێمان لە بەرهەمێکی دیکەتەوە بێ سپاسی میوانەکانمان ئەوان هەر لە ئەرکان بێگومان لێرە و لە شوێنەکانی تر بەردەوامی هەوڵەیەن بۆی کە ڕۆژەکە ڕۆژێکی تایبەت بێ هەر بۆ ئێمە کاتیان ناگرین دەستخۆشیان لای کاگیادگار زۆر بەخێر بێن زۆر بەخێر بێن دەستخۆش کاک بەرەم جان زۆر بەخێر بێن سەرچاو بەخێر بێن
قلاي وكربوه لبي وفايمة قلاي وشوانا ضما نوري بنايمة قلاي وشوانا ضما نوري بنايم داي عمرك محلاو شاوك ملاولاو عمرك محلاو شاوك ملاولاو داواي شيك يزيد ما شاف سرشاو اشيب فرمي ضما ما شاف سرشاو سليمانيا داي عمرك محلاو جاوك ملاولاو عمرك محلاو جاوك ملاولاو داواي شيك ايدوا باشا بسرشاو داواي شيك ايدوا باشا بسرشاو اي مو درد داران بمكان يا درمان اي مو درد داران اي بنات بنات اي بنات سروردا اي بنات بنات اي بنات سروردا بابا نو شماو وهينو لوردا بابا نو شماو وهينو لوردا يا جياد جياد شمال شريف مقا ولا ظلفي خاوي سرخوشا نرقزي اي لما سيشاوي سرخوشا نرقزي اي لما سيشاوي اي بنات بنات اي بنات سرورنا اي بنات بنات اي بنات سرورنا بابا نو شمال وهينو لورنا بابا نو شمال وهينو لورنا يا افرين افرين ويشينا يجم أين أمرم ويد الفر لا يجم أين أمرم ويد الفر لا يجم درد لما دردم ويش لا يجم مقر لا خاكا أيدا سولي يجم مقر لا خاكا أيدا سولي يجم قم أي بنات بنات أي بنات كردم أي بنات بنات أي بنات كردم جوان يكي توبو أي زوفيري كردم جوان يكي توبو أي زوفيري كردم ودرياي كشومالي ويزغينا يا وفاوانا كيفالي وبودغينا يا وفاوانا كيفالي كم رسل صيب خال ارتو ياري مني كم رسل صيب
هاي قنم بزويا ويلين لو خوارو هاي قنم بزويا وشرط جواني كذا نرميانه وشاو برويا وشرط جواني كذا شاو برويا كمرشل صيب خال أرتو ياري مني كمرشل صيب خال أرتو ياري مني ومرد خوش درما ولا وسكنية ليلى وسكنية نصلا وكي وين مرحبا وين مرحبا
دقمەی سینەکەم وەی وەکێ ئەەکەی مات دگمەی سینەکەم وەی وەکێ ئەەکەی مات لە نیوەی شەوە وەی وەکێ ئەەکەی نات لە نیوەی شەوە وەی وەکێ ئەەکەی نات لە کۆڵانی تەنگە شانمە لە شانم لە کۆڵانی تەنگە شانمە لە شانم نەشمی لەی چاوکاڵە قەومی لای خۆتانم نەشمی لەی چاو جوانێ بێدەرد لە گیانم